سەیری کەن حەکیمی کوڕی حوزام ڕزای خوای لێ بە سەحابیەکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام 120 ساڵ ژیا. حەکیمی کوڕی حوزام سەحابیەکی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام لە مەککە لەدایک بوو لە ناو کەعبەیە، یەکەمین کەسە لە ناو کەعبەیە لەدایک بوو. لە زەمەنی جاهیلیە پێش لەدایک بوونی پێغەمبەر صلی الله علیه وسلم بە 5 ساڵ دایکی حامیلە بوو، ڕێگادرا بوو کەعبە کرابەوە، چووە ناوەوە، لەو کاتەیە ژان گرتی و ئەم مناڵە لەدایک بوو. حەکیمی کوڕی حوزام، حەکیمی کوڕی حوزام کە گەورە بوو لەبەرەوەی لە خانەوادەیەکی زۆر گەورە بەڕێز بوو. برازای خەدیجەیە، دایکی مسلمانان و خێزانی یەکەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم، و لەبەرەوەی لە خانەوادەیەکی دەوڵەمەند و بەتوانا و ناسرا و مەشهور بوون، ناندانی حاجیەکان لە کەعبە درایە دەست ئەو و هەر بەو شێوەش بەردەوام بووتیان. وەختێک خوای پەروەردگارم پێغەمبەرە نازدارەی بە پێغەمبەرێتیەوە نارد، حەکیمی کوڕی حوزام کە زۆر ڕەفیقی پێغەمبەریش بوو، کە دۆستایەتی و خزمایەتیشیان پێکەوە هەبوو، باوەڕی پێی نەهێنا. پیاوێکی زۆر عاقڵیش بوو، زۆر سالار و سەنگینیش بوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆری پێسەیر بوو کە ئەم پیاوە بۆچی ئیمان ناهێنێت. بەڵام وەختێک غەزای بەدر بوو سەیرەکە ئەم پیاوە لە جەبهەی مقابلە لە بەرەی قوڕەیشەوە هاتۆ دژی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وەسەلام، دژی مسلمانان شەڕەکە. زۆری پێتەعەجوب. ئەو شەڕەش کۆتایی پێ هات و شەڕی ئوحود هاتە پێشەوە. سەیرەکە حەکیمی کوڕی حوزام دیسان لە جەبهەی کوفرایە بەرامبەر بە جەبهەی ئیمان وەستاوە. زۆری پێ ناخۆش. 20 دانە ساڵی ڕەبەق حەکیمی کوڕی حوزام ئیمانی نەهێنا و هەر لە بەرەی جاهیلیەت تامایەوە بەرامبەر بە پێغەمبەر صلی الله علیه وسلم، کە ئەشیناسی یەکتریشیان خۆشەویست لە پێش پێغەمبەرێتیە. تا تەمەنی 25 ساڵی زۆریان هاتوچۆ یەکتریە کرد کە پێغەمبەر صلی الله علیه وسلم تر دوای ئەوە خەدیجە هێنا خزمایەتیان تێکەڵ یەکتری بووە. ئەم پیاوە محتەرەمە، ئەم پیاوە هەر مسلمان نەبوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کاتی فەتحی مەککەیە ئەی فەرموو ئین بمەکەة لأربعة نفر أربأوا بهم عن الشرك وأرغبوا لهم في الإسلام. چوار پیاوی بەڕێز هەن لە مەککە ماونەتەوە، زۆرم پێ ناخۆشە کە لەسەر شرکن. جێی خۆی نییە، شیاوی ئەوە نین کە لەسەر شرک بمێنەوە. زۆر حەزەکەم ئەمانە ئیسلامەتیەکە وەربگرن. عەتابی کوڕی ئوسەید، جوبەیری کوڕی مطعم، حەکیمی کوڕی حوزام، سوهەیلی کوڕی عەمر. و قەدەری خوای پەروەردگاریش دوایی هەر چواران مسلمان بوو. فەتحی مەککە بوو، دوای شەڕی حونەین بوو. لە فەتحی مەککەشە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ومن دخل دار حەکیم بن حوزام فهو آمن. چونکە ئەمیش هەرێکێ بوو لە مؤلفەتی قلوبهم دڵناسکەکان کە خوای پەروەردگار ئەمری بە پێغەمبەر کردبوو عەلەیهی سەڵات وەسەلام ڕێزیان لێ بگرێ و مەنزیلەیەکیان بداتێ وەکو ئەبوو سوفیان و حەکیمی کوڕی حوزام و ئەمانە بۆ ئەوەی غرور و عجب نیان گرێ و ڕقیان هەڵبستێ و لەسەر جاهیلیەتی خۆیان بمێننەوە بە جەبهەیەکی تر دروستکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شەڕی حونەینە کە ئەم بەشداری تیا کرد حەکیمی کوڕی حوزام، پێغەمبەر صلی الله علیه وسلم 100 حشتری دا کە لە پێغەمبەری نازداری وەرگر زۆری پێخۆش لە بەرچاوی ئەو هەموو خەڵکە ئەو ڕێزەی لێنا و 100 وشتری داوت. ئەو جا سوێندی خواروتی ئەی پێغەمبەری خوا لە غەیری جەنابەت لە هیچ کەسێک پشت وەرناگرێت. بۆیە سەیدنا عومەری کوڕی خەتاب ڕزای خوای لێبێ لە کاتی حکمی خۆیان فەرمووی ئەوە بەیتولمالە و حیسەی خۆتە وەرگرە. فەرمووی لە غەیری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەرم نەگرت و وەریش ناگرت. ئەم پیاوە بەڕێزە کە مسلمان بوو زۆرە گریە، زۆرە گریە. جارە کوڕەکەی لێی پرسیوتی بۆچی ئەگری؟ وتی وەڵڵاهی کوڕم بۆ ئەوە ئەگریم کە من ئیسلامەتیەکەم زۆر درەنگ وەرگرت، بۆ ئەوە ئەگریم کە من 20 ساڵ دواکەوتم لەم عیبادەتە، 20 ساڵ دواکەوتم لەم ئیسلامەتیە. ڕەفیقەکانی من هەمووی چوونەتە پێش، هەمووی زەخیرەی قیامەتیان داناوە. سەیری کەم برایانی بەڕێزم،
تۆ ئێستا کە سەیری یەکێکەکەی ڕەمەزانی پار تۆبەی کردووی، تۆ ئێستا حەقە بەسەرم ماوەی زەمەنەی خۆتا بگری بڵێ ئەی هاوار حەیفێ 365 ڕۆژم ڕابورد یەکی 17 ڕکات فەرزم تیا ئەکرد کە بیشی جەرمەوەکو ئەو سانیەوە جمعە و جەماعەتی تیا کرا، ئەو کابرایی پار تۆبەی کرد ڕەمەزانەکەی گرت منە بێ بە قەرز بیجەڕنەوە، ئەو تەراویحی کرد تازە لە دەستم چوو 52 جمعەی تیا کرد من هیچ جمعەیەکم بۆ تیا ناکرد، ئەو هەموو خێر و خێراتەی کە تیا کردووە من تازە ئەوانەم لە دەست چوو، بۆچی نەگرین بەسەر ئەم عومرەیە کە لە دەستم چوو؟ نەک ئیرادەتان وابێ بڵێ دوای ڕەمەزان واز لە نوێژ و ئیسلامەتیەکە دێنمەوە، عەزمت جەزم کە و ئیرادەت بەهێزکە ئەم پیاوە بەڕێزە، ئەم خاوەن عەقڵە، ئەم خاوەن کەسایەتیە، ئەم دەوڵەمەندە، ئەم جوامێرە، ئەم ناسراوە، ئەم خزمەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندە گریا وتی سەبەبی یەکەم ئەمێ هەموو خەڵک لە پێش منە مسڵمان بوو زەخیرەی قیامەتی خۆیان داناوە من زەخیرەکەم کەم. دووهەم لەوە ئەگریم کە بەز نەبوو لە بەدرانە کوژران، من لە بەدرا دوایەوەی گەڕامەوە نەکوژران پەیمانم بەخوا داوتم جارێکی کە لەگەڵ قوڕەیش ناڕۆمەوە سەنگەرەوە دژ بە محەممەد ناجەنگم، بەڵام هاتن ڕایان کێشام دیسان بردیانمەوە بۆ ئوحد، دوای ئوحد بڕیارم داوتم جارێکی کە دژی محەممەد ناجەنگم دیسان بردیانەوە بۆ شەڕەکانی چەند جار من ئەم پەیمانەم دابوو بەخوای گەورە کە ناڕۆمە، بەڵام دوای ئاخری هەرڕۆشتە. ئەوجا ئەم پیاوە بەڕێزە مایەوە وەکو ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ فەرمێ عمری 120 ساڵ بوو کە کۆچی دوایی کرد. هەر یەکێک لەمانە دڵ و دەرونیان بۆ خواوا جۆشاوە کە خوای پەروەردگاری تیا بووە و ئەمانیش بەو شێوە ئیسلامەتیەکەیان گرتووە، شەو نوێژی خۆیانە کرد و ئەیان زانی کە خوای پەروەردگار ئەو کەسەی کە ئەزانێ وەک ئەو کەسە نییە کە نازانێ. أمن هو قانت آناء الليل ساجدا وقائما يحذر الآخرة ويرجو رحمة ربه قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولي الألباب. أم پیاوە بەڕێزە حەکیمی کوڕی حوزام کەچوو بۆ حەج 100 حشتری پێش خۆی دابوو کردبووی بە قوربانی لە بەرامبەر ئەو 100 حشترەیە کە لە پێغەمبەری نازداری وەرگرتبوو عەلەیهی سەڵات وەسەلام. دارن نەدووە هی ئەو بوو کە قوڕەیش مؤتەمەراتی تیا گرت و پیلانەکان دژی ئیسلام لەوێەوە ئەجێڕدا، بڕیاری دا دارن نەدووە بفرۆشت، فرۆشتی بە 100,000 درهم. یەکێک پێی وت گەنجێک پێی وتی نەئەبوو بیفرۆشی زۆریشت هەرزان کرد. سەیدنا حەکیم فەرمووی نامەوێ ئاساری نەمێنێ، یعنی بۆی کەس هەست بەوە نەکە ئالێرەوە کە پلاندانراوە دژی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بۆی ئەمە وەکو یادگار نەمێنێ. لە حەجی سێهەمیا 1000 مەڕی پێش خۆی دابوو بۆ قوربانیکردن و 100 عەبدیش 100 کۆی لەشکە بە پارەی خۆی کڕی بووی هەموو یەکی ئاڵقەیەکی کردبوونە گردنیان و لێی نووسرا بوو ئەمە ئازاد کرابی ڕێبازی خوای پەروەردگار. ئەم سەحابیە بەڕێزانە هەمویان ئاوا سوڵحا بوون، ئاوا بوونەتەوە پێشەوای ئێمە.